بۆ ڕۆژی پێنجەم لەسەر یەک خۆپیشاندانی هاوڵاتیانی ناوچەی خەلەکان بۆ تەواوکردنی دووسایدی ڕێگاکەیان درێژەی هەبوو. دانیشتوانی ناحیەکە دەڵێن متمانەیان بە حکومەت نییە و تا وەرگرتنی بەڵێنێکی کۆنکرێتی ڕێگاکە بە ڕووی ئۆتۆمبیلدا ناکەنەوە. بەڵێ ئێمە چەندین جار هاتوینە سەرخەت داوامان لەبەر پرسان کردووە کە ئەو جادە و ڕێگابانەمان بۆ چاکەن هەتا ئێستا هیچ کەسێک جوابی نەداوینەوە. دوو داواکاری دۆمە کارەباکەیە غەدر لەو منتیقە و لە ناحیەکەمان دەکرێت. کارەبا لە زۆربەی شوێنەکان ئێمە سەر بە قەزای دوکانین، دەور و پشتی دوکان ڕاستەکە ناو دوکان کارەبای 24 ساعاتیە، دەور و پشتەکەی کارەبای زیاترە. ئێمە لە ساعت 4 ئێوارە دێتەوە ساعت 12 یەکی شەو دەکوژێتەوە. لە شوێنەکانی کە لە ساعت 4 کارەبان دێتەوە حوتی بەیانی دەکوژێت. ئێمە داوامان دوو داواکاری زۆر بەسیتمانەیە کە ئەو دوو داواکاریەمان بۆ جێبەجێکردن مەمنونیان دەبین. وڵی مۆگە گەنجانی دۆڵی خەلەکان و گوندەکانی دەوروبەری ئەوە سێمی جارە بڵێن خۆپیشاندان دەگرین جارە دەگرین داوا لە حکومەت دەکەین کە جادەکەمان بۆ چاکە بەڕاستی جادەیەکی زۆر وێران ئەوان ئیدعای ئەوان دەکرد کە ئەسکە قیتار بێنن. ئێستا جادەیەکی زۆر 20 کیلۆمەترە هەتا خەلەکان زۆر بەئاسانی توان چاکردن پارە هەیە کێشانی سوپاس دەکەم. باشە ئەوانەگە کێشەی داراییان هەیە بۆ دوو ڕۆژە ڕێگای هەولێر سلێمانی کۆیە کراوەتەوە. هەولێر سلێمانی 560 ملیاری بۆ تەرخان کراوە. ئەم جادەیە خۆ جادەی ئێمە نییە، جادەیە کە لە زاخۆیەوە هەتا دەگاتە بەغدایە خەڵکی بەسەرەوەی هەموو ناحیە و محافەزەکانی بەسەرەوەیە. یعنی خێرە 25 ملیاری پێویستە 560 ملیار بۆوی تەرخان کا 25 ملیار بۆ رێرە بۆ هەر دیارەوە دوو حکومەت و سێ حکومەت و چوار حکومەتە تێدەگەی. یعنی مەوزوعەکە ئەوەیە، یعنی 25 ملیاری پێویستە بۆ پارە نییە. تا جوابمان دەدنەوە بەردەوام دەبین لەسەر جادەکە. یعنی پێمان ناخۆشە بەڕاستی لەسەر ئەو جادەین خۆشتێکی خۆش نییە بۆ ئێمەش، بەڵام تا جوابمان دەدەنەوە بەردەوام دەبین. درێژی ڕێگای چوارقوڕنە دوکان 53 کیلۆمەترە و بڕیارە بە سێ قۆناغ بە دووساید بکرێت. قۆناغی یەکەم چوارقوڕنە بۆ پردی هیزۆپە بە درێژایی 18 کیلۆمەتر لە 100 حوتی کارەکانی تەواو بووە. قۆناغی دووەم پردی هیزۆ بۆ خەلەکانە بە درێژایی 25 کیلۆمەتر و بە بودجەی 54 ملیار دینار، بەڵام ئەم قۆناغە بە نیوە ناسڵ جێهێڵراوە هەر لەبەر ئەوەیشە دانیشتوانی سنوورەکە ڕێگاکەیان داخستووە. بەپی زانیاریەکانی پەیام 26 ملیار دینار ماوە بۆ تەواوکردنی ڕێگاکە و لە ئێستاشدا بڕیارێکی لەو چەشنە نەدراوە و تەنیا لە 145 کارەکانی تەواو بووە. قۆناغی سێم و کۆتاییش خەلەکان بۆ قەزای دوکانە و درێژەکەی 10 کیلۆمەترە. هیچ کار لەم قۆناغە نەکراوە و بڕیارە دوای وەرگرتنی قەرز لە بانکی نێودەوڵەتی لەلایەن عێراقەوە حکومەتی ناوەندی لەو قەرزە پارە بۆ قۆناغی سێم خەرج بکات کە بڕەکەی 30 ملیۆن دۆلارە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیە خەلەکان،